پرۆژەی ئاوی ژێرزەوی یەکێکە لە پرۆژە ستراتیژیەکانی کە دەستەی کوردستانی بودجەکەی بۆ دابین کردووە. دابەش بووە بەسەر 3 ناوچەدا لە قۆناغی یەکەمدا لە 20 بۆ لە 100 کارە مەیدانەکانی تەواو بووە. پرۆژەکە توێژینەوەیە لەسەر پیسبوونی ئاوی ژێرزەوی لە ناوچەی پیشەسازی سلێمانی و نەخشەی هەستیار بۆ قەزای پێنجوێن و ڕێژەی زۆر و کەمی ئاو لە قەزای قەرەداغ دەکات. با تەوابوونی پرۆژەکەش دەرئەنجامێکی باشی دەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پشتی پێبەسێت لە بنیادنانی پرۆژەکانی لەو ناوچانەدا. بودجەکەی نزیکی 28 ملیۆن دینارە و ماوەی پرۆژەکە بێ لە ماوەی 3 ساڵە تەواو بێ. ئێستا لە قۆناغی یەکەممان تەواو کردو کە لە 120 بۆ 30 ئیشەکانە خۆی لە کاری مەیدانیا کردەوە و ئێستا حالیان چونەتە قۆناغی دووەم کە کۆمەڵێک زانیاری و تری پێویستە بۆ ئەو پرۆژانە. پرۆژەکانیش یەکەم پرۆژە ڤەنێرێبڵیتی ماپ واتە نەخشەی هەستیاری بۆ ناوچەی پێنجوێنە. پرۆژەی دووەم نەخشەی زۆری و کەمی ئاوی ژێرزەویە لە قەزای قەرەداغ و پرۆژەی سێمیشان پیسبوونی ئاوی ژێرزەویە لە ناوچەی پیشەسازی 1 و 2 لە ناو شاری سلێمانی. بەڕێوەبەری گشتی دەستەی کوردستانی دەڵێت دەستەکەمان لە چەندین بواری زانستی و ژینگەی و کشتوکاڵیدا توێژینەوەمان ئەنجام داوە. ئەم پرۆژەیەش یەکێکە لە پرۆژە ستراتیژیەکان با تەوابوونی سوودێکی گرنگی دەبێت بۆ حکوومەتی هەرێم و پارێزگای سلێمانی. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە لە ڕێی وەزارەتی پلاندانانەوە بیر لە مەشارعیکەنەوە لەگەڵ ئێمە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ ئەو مؤسساتانەی کە ئیژەکە مەشروعمان بۆ بنێرن و پارەی بۆ بودجێ بۆ دابین کە تا ئێمە جێبەجێ بکەین چونکە کادرمان هەیە ئەجزەمان هەیە دەستگایەکی پێشکەوتوون لە ئاسی بەرزی جیهانی ئیژەکەین ئەجزەی بەڕێک و پێکمان هەیە. ئێمە توانێت خزمەتە وڵاتێکی خۆمان بگەین بەڵام تا ئێستا سێ وەزارەتی پلاندانان نەهاتۆ تەنسیقی بکات لەگەڵ وەزارەتەکانی ترا مەشارعی داهاتووی ئەم وڵاتە چییە. وەزارەتی پلاندانان پێویستە مەشارعی هەبێ بەرنامەی هەبێ بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکە بۆ ئەو دەستەی کوردستانی بۆ دیراساتی ستراتیژی و توێژینەوەی زانستی چەندین توێژینەوەی لە بوارەکانی تەندروستی و ژینگەی و کیمیایی و بایۆلۆجی و کشتوکاڵیدا ئەنجام داوە. داوا دەکەن لە ڕێگەی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت لە چەندین پرۆژەی گرنگ و ستراتیژی بکرێتەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا چونکە دەستی کار و ئامێری پێشکەوتومان هەیە بۆ توێژینەوە و ئاوەدانکردنەوەی وڵات ئەگەر کار لەسەر دەرئەنجامەکانی بکرێت لە داهاتوودا. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.